طبعا سنتری توێژینەوەی زانکۆی هەڵەبجە یەکەمین سمپۆزیۆمی نێودەوڵەتی بەناونیشانی کورد لە ئەرشیفی ئەوروپیدا لە وڵاتی ئەڵمانیا ئەنجامدا و تیایدا چەندین پانێڵ لەسەر ئەم بابەتە پێشکەشکرا کە ماوەی 2 ڕۆژی خایاند لەسەر ئەم بابەتە قساکەم لەگەڵ زۆر بەڕێژ دکتۆر هێرش حەمەئەمین بەڕێوەبەری سنتری توێژینەوەی زانستی زانکۆی هەڵەبجە. دکتۆر بەخێرهاتی سەرچاومان. زۆر سپاس بۆ تۆ بەخێر بی. زۆر سپاس. ئەم سمپۆزیۆمە لە چیەوە سەرچاوی گرت و ئەم کۆنتاکتە لە نێوان زانکۆی هەڵەبجەوە هەروەها وڵاتی ئەڵمانیا چۆن دروست بوو؟ زۆر سپاس بۆ کورسات، سپاس بۆ بینەرەکانتان. دیارە ئەم سیمپۆزیۆمە بەرەنجامی کۆنفرانسی پارساڵی زانکۆی هەڵەبجە بوو کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەنجامدا بە نێونیشانی کورد و کوردستان لەسەر چاو بەڵگەنامە بیانیەکاندا کە توێژەران لە 7 وڵاتی جیاوازەوە بەشدار بوون. لەو دەرئەنجامی ئەو کۆنفرانسە گەیشتینە ئەوەی کە کۆمەڵی بەڵگەنامە و دۆکومنت هەیە لە وڵاتانی ئەوروپا کە دەکرێت ئێمە بتوانین دەستمان پێ ڕابگات. بۆیە سنتەری توێژینەوەی زانستی بە هاوکاری دامەزراوی سەرۆکجار تاڵبانی و ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەس لە ناوخۆی وڵات لە دەروی وڵاتیش ناوەندی کوردی و سنترۆمی کوردی لە شاری بەرلین و جفاتی کوردی لە شاری بەرلین و برانتفۆرد هاوکارمان بوون بۆ ئەنجامدانی ئەم چالاکیە سیمپۆزیۆمە نێودەوڵەتیە. دیارە لە وڵاتانی بوونی بەڵگەنامە لە وڵاتانی ئەوروپا لە چوارچێوەی گەڕیدەکان و ڕۆژهەڵاتناسەکانەوە لە چوارچێوەی گەڕان و یان راپۆرتە هەڵگریەکاندا کۆمەڵە دۆکۆمنتیان دەربارەی مێژوو و کلتور و ئاین و فەرهەنگ و کوردی نووسیوە. دیارە بۆ ئێمە ئەم چالاکیەمان ئەنجامدا لە شاری بەرلین. دیارە جۆرە چالاکیان جارێکی نەوعیە زانکۆی هەڵەبجە بۆ یەکەمی جار پێی هەڵساوە بۆ ئەوەی کە زانکۆ بە نێودەوڵەتی بکات، بۆیە بیری لەوە کردەوە ئەم چالاکیە بەرێتە وڵاتی ئەڵمانیا. زۆر باشە. ئەو کەسانە کێ بوون کە پانێڵەکانیان با بڵێن بەڕێوە دەبرد و هەروەها پانێڵەکانیشان پێشکەشە کرد و بابەتەکانیشان چی بوون؟ دیارە لەم 2 ڕۆژەدا 16 لێکۆڵەر و توێژەر بەشداریان کرد بە توێژینەوەکانیان سەرڕای بوونی چەندین توێژەر و ئەکادمی لە ناو سیمپۆزیۆمەکەدا. لێکۆڵەر و توێژەرەکان تازەترین توێژینەوەی خۆیان دەربارەی بوونی بەڵگەکان لە وڵاتانی وەکو ئەڵمانیا، هۆڵندا، پۆڵندا خستە ڕوو کە بە سەدان و بگرە بە ملیۆنان بەڵگەنامە و دۆکومنت هەیە کە لەسەر مێژووی کورد تا ئێستا دەستی بۆ نەبراو لە ناوەندە ئەرشیفیەکانی ئەو وڵاتانە کۆکراوەتەوە. زۆر باشە. کوردیان تیا بوو پانێڵستەکان؟ بەڵێ هەندێک توێژەرمان هەبوو لە هۆڵندا کە هۆڵندی بوو بە کوردی، ینی ئەوە لە مێژوو ئەرشیفی دۆکومنتی کوردیە قسەی کرد بوو بە کوردی. کۆمەڵە توێژەرمان هەبوو لە ستافێک لە زانکۆی هەڵەبجە بەشداریان کرد. هەبووە. زۆر باشە. ئەو کەسانە کێ بوون کە تا ئێستا لەسەر کورد نووسیویانە و ئەو کەسانە بوون کە توانیویانە سەردانی کوردستان بکەن و لە نزیکەوە لە مێژووی کورد و لە کللتوری کوردی ئاشنا ببن تا بتوانن لەسەری بنووسن؟ دیارە ئەوانی کە لەسەر مێژووی کورد و کۆمەڵگەی کوردی وەختی خۆی نووسیانە لە چوارچێوەی پرۆژەی تاکە کەسیابە کۆمەڵە توێژەری بەناوبانگ هێن، بەڵام پێویستە ئەم مەسایلی ئەرشیف و بەڵگەنامەکان لە چوارچێوی ناوەندێکی نیشتیمانی ڕێک بخرێتەوە. دیارە زانکۆی هەڵەبجە پێی بەوە بردووە کە ئەم بابەتە فەرامۆش کراوە، بۆیە ئێوە لە چوارچێوەی ئەم چالاکیانەوە بنسایلی بەڵگەنامە و دۆکۆمنتەکان بکات بابەتێکی هەنووکەیی و داوا لەلایەن پەیوەندیدارەکان بە تایبەتی حکوومەتی هەرێم، وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی ڕۆشنبیری بیر لەوە بکەنەوە ناوەندێکی ئەرشیفی نیشتیمانی دروست بکرێ بۆ ئەوەی لە ڕاست و دروستی ئەو دۆکۆمنتانەی کە لەسەر کورد نووسراون لەلایەن غێر زمانە کوردەکانەوە بسەنرێت و لە چوارچێوەی توێژینەوەی زانستیە ڕاست و دروستیان بسەپێنرێت. بەڵێ بێگومان چەندین سەرچاوی چاواشەکاریش لەخۆ دەگرێت، چ لە سەر مێژووەکەی چ لەسەر کللتورەکەشی هەموو ئەوانە با بڵێن بابەت هەبوون کە لەبێ باس و خواسی لەسەر بکرێت یاخۆت هیچ بابەتێکی تایبەتی هەبووە لەسەر چاواشەکاری؟ بۆ ئاماژەم پێیان لە بربوونی بگرە مەلایەن ملیۆن دۆکۆمنت کە لەسەر کورد و ڕۆژهەڵات نووسراوە، ئەمە پێویستی بە ئەوە هەیە توێژینەوەی لەسەرکرێ لێ بخۆڕێتەوە بخرێتە بەدەست توێژەران. دیارە زۆربەی ئەم دۆکومنتانە لە وڵاتانی ئەوروپا
هەڵگیراوە کە ئەمەش بۆ توێژەرانی ناوخۆی هەرێمی کوردستان تۆزێک قورسە دەستیان پێ ڕابگات پێویستەکە لە چوارچەوەی پرۆژەیەکە بۆ ئەوەی ئەو دۆکۆمنتانە بێن لە حاڵەتی یەکەما کۆکردنەوەی بکرێت دوایی بکرێتە دەست کەسی پسپۆڕەوە بۆ ئەوی بتوانرێت لە ڕاست و دروستی ئەو دۆکۆمنتانە لە شێواندنی مێژووی کورد لەو دۆکۆمنتانە بە بەڵگەنامە بخرێتە ڕوو. زۆر باشە هەموو ئەو بەڵگەنامانە و ئەو ئەرشیفانە تەنها لەو پانێڵانەیە یاخود لە سمپۆزیۆمێکی لەم جۆرەیە باس و خواسی لێوە ئەکرێت ئەی ئەوانەکەی ئەتوانرێ بهێنرێنەوە کوردستان و لێرە ئەرشیف بکرێن. وەک ئاماژەم پێ ئەمە هەنگاوێکی زۆر زۆر سەرەتاییە بۆ مەبەستی دۆکۆمنتکردن دیارە دۆکۆمنتێکی زۆر لە وڵاتانی ئەوروپی هەیە تەنانەت لە ئەرشیفی عوسمانیەکان و لە ئەرشیفی وڵاتانی ئێرانی و لە ئەرشیفی ڕووسیەکان کۆمە دۆکۆمنتی زۆر هەن پێویستە ئەمە بەڕاستی لایەنی حکوومەتی هەرێم جیهەیەکی ڕسمی بێتە سەرخەت ئەم دۆکۆمنتانە لە حاڵەت لە قۆناغی سەرەتایە کوی کاتەوە بۆ ئەوەی توێژەرانی کورد پسپۆڕانی کورد لێکۆڵینەوەی بکەن و دراسی بکەن. زۆر باشە ئەوانەی کە لەسەر کورد بابەتیان هەبووە نووسیبوویان تا چڕادێک لە مێژووی کورد و هەروەها لە کللتوری کوردی ئاشنا بوون و هەستە کرد کە زانیاریەکی تەواویان دەربارەی کورد و مێژوەکەی هەیە. دیارە ئەوانەی پانێڵستان ئەو توێژەر و پانێڵستانی لێوە بەشدار بوون بە خوێندنەوە و دراسەکردنی ئەو دۆکۆمنتانە گەشتبوون ئەوەی کە کۆمەڵێک دەربارەی مێژوو کللتور و فەرهەنگی کورد بناسن جۆرە لە جۆرەکان بتوانن پێناسی تاکی کورد و کۆمەڵگەی کوردی بکەن. زۆر باشە ڕێخستنی ئەم جۆرە سمپۆزیۆمانە لایەنە پۆزەتیڤەکەی چییە؟ طبعاً وەک ئاماژەم پێیان لە سەرەتا زانکۆی هەڵەبجە و سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە لە چارچێوەی بەنێودەوڵەتیکردنی زانکۆی هەڵەبجە ئەم جۆرە چالاکیانە گرنگی قوتایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی کە چالاکێک بەرێتە دەڕۆی وڵات لە وڵاتێکی گەوری وەکو ئەڵمانیا ڕێکخات ئەمە گرنگیەکی تایبەت هەیە بۆ مەسایلی بەنێودەوڵەتیکردنی زانکۆی هەڵەبجە و بابەتی مەسایلی کورد و بەڵگەنامە و ئەرشیف و تێڕوانینی غێر زمان کوردەکان بۆ کللتور مێژوو ئاینەکەمان ئەمەش بابەتێکی هەنووکەیە بە سەرەتێکی نیشتیمانیە پێویستەکە ئێمە لە چوارچەوەی ناوەندی بە نیشتیمانیکردنی دۆکۆمنتەکان ڕێکی خینەوە. سەرجەمی ئەو پانێڵانی کە لەوێ بابەتەکان ئەو بابەتانی کە لەوێ قسەی لەسەر کرا و پێشکەش کرا لێرە با بڵین لە ڕێگای نامیلکەوە یاخود لە ڕێگای هیچ بڵاو کراوەیەکەوە لێرە بڵاوە کرێتەوە. طبعاً ئەو دوو ڕۆژە کۆمەڵە 16 توێژەر وتمابەتی توێژینەوەی زانستی چڕوپڕیان لە چوارچێوەی ئەم سیمپۆزمەیە ئەم سیمپۆزمە خۆی لە ڕاستپارت و دەرەنجامێکی بێ دەرەنجام و ڕاستپاردەکانی وەکو سەنتەری توێژینەوە بەرزیەکەنەوە بۆ سەرۆکایەتی زانکۆ و ڕستی لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی ڕۆشنبیری دەکەین مەبەستی ئیش لەسەرکردنی ئەو دۆکۆمنتانەی کە هەیە. ئەم جۆرە سمپۆزیۆمانان ساڵانە لە وڵاتی ئەڵمانیا بۆ هەموو نەتەوەکانی تریش ئەنجامەدرێت کە بەو شێوەیە لەسەر ماڵی نەتەوە جیاوازەکانی تریش نووسی بێتیان لەسەر مێژووی ئەو نەتەوانەش. دیارە هەموو نەوتەوەکان ناوەندی تایبەت بە خۆیان هەیە ناوەندی نیشتیمانیکردنیان ئێستا ئێمە لەو سەردانمان کرد لە وڵاتی ئەڵمانیا بووین ناوەندی نیشتیمانی و دۆکۆمنتی ئەرشیفی ئەڵمانی هەیە ئەکە هەموو دۆکۆمنتەکانیان لەوێ جۆرە لە جۆرەکاندا ناوە ڕێگای ئەیان بە توێژەرەکان بتوانن توێژینەوە دەربارەی ئەو دۆکۆمنتانە بکەن کە دەربارەی وڵاتەکان بۆیە ئێستا کاتێتی بەڕاستی هەرێمی کوردستان میلەت حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەو کاتە ناوەندێکی نیشتیمانی بۆ مەستی ئەرشیفکردن و دۆکۆمنتکردنی بۆ ئەوی چونکە ئەم نووسین و هینە دوجارە بێتە بەڵگەنامەیەک دەربارەی مێژوو بۆی مێژوو نەشێوێنرێ بۆی مێژووە خۆی بمێنێتەوە بۆ ئەوەی ئەم دۆکۆمنتانە بهێنینەوە خزمەت بۆ دۆزینەتەوەی کوردمانکان دێ دۆکۆمنتمان هەیە لە ڕووی قانونی و ئێمە توانین ئیسفادەیان لێ بکەین. زانکۆی هەڵەبجە لەمڕۆ تا چەندێک هەوڵی داوە کە کار بۆ ئەم بابەتە بکە. وەڵاهی بۆ زانکۆی هەڵەبجە بۆ تواناکەمەی کە لە بەردەستایەتی هەوڵیاوە ئەمە دومین ساڵی پار کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەم ساڵ سیمپۆزیۆم لە بەرنامەی هەیە لەم بابەتانە بەردەوام بێت و برەو بە ئەم بابەتەیە بدێت. زۆر باشە پانێڵی لەم جۆرە یاخود سمپۆزیۆمی لەم جۆرە پێویست ناکات کە ساڵانە چەند جارێک لە ناوزانکۆکانی هەرێمی کوردستانی شابەڕێوە بچێت و خوێندکاران بتوانن بابەتەکان بنووسن و لەسەر مێژووی کورد و لەسەر کللتور و لەسەر فەرهەنگی کوردی زیاتر بنووسن.
بەدڵنیاییەوە بوونی بەڵگەنامەکان لە وڵاتانی ئەوروپا بەڵگەنامەکان بەردەستنین لە هەرێمی کوردستان تا توێژەر و خوێندکاری خۆمان بتوانێت هین کات بۆیە پێویستی بە پرۆژەیەی بەنیشتیمانی کرد ئەو دۆکۆمنتانە لە حاڵەتی یەکەمە دۆکۆمنتەکان یان دیجیتال کردن یان کۆپی کردن بهێنرێنەوە لە کوردستان لە ناوەندێکی زانستی ئەکادیمیا دابرێن بۆ ئەوی ڕێگەبات توێژەران و مامۆستایان و ئەوانە لە دەربارەی مێژووی کورد شت بدەن. زۆر باشە ئەمە بەتەنها ئەرکی زانکۆکانە یاخود زانکۆیەکی وەکو زانکۆی هەڵەبجەیان ئەمە ئەرکی حکوومەتە بەدڵنیاییەوە ئەرکی حکوومەتە کە بیر لەوە بکاتەوە ناوەندی بەنیشتیمانیکردنی دۆکومنت و بەڵگەکان دروستکات زانکۆی هەڵەبجە ئەوەی کە لە توانای هەبوو بەم ستافەکەمەوە بۆ بتوانەوە قدرەتەکەمەوە توانی ئەم بابەتە بکاتە بە بابەتێکی هەنووکەی و وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەت یاریان بە ئاگا بێنێتەوە لە ئەنجامدانی ئەم جۆرە چالەکیانە. زۆر باشە ئەوەی کە تۆ تێبینیت کرد بوو لە سمپۆزیۆمەکەیە و لەو بابەتانەی کە با بڵێن پێشکەش ئەکران دەربارەی کورد بابەتێک یاخود چ لایەنێک زۆر زیاتر سەرنجی خراپبوو سەر و باسی لێوە کرا لایەنە کۆمەڵایەتیەکەی یاخود مێژوویەکەی یاخود فەرهەنگ و هونەر چ لایەنێک بوو؟ طبعا بەڵگەنامەکان لە هەموو بابەتەکان تایە بوو بەس ئەوەی کە زیاتر هینکرا لایەنە کۆمەڵایەتی و لایەنە پێکاتە کللتوریەکانی کۆمەڵگەی کوردیە لە دۆکۆمنتەکانە تەمان ئەوان لە چوارچەوەی راپۆرتی گەڕیدە و یان تەبشیری بۆ بڵاوکردنەوەی ئاینی مەسیحی یان لە چوارچەوەی نامە هەڵهەڵگریەکاندا دەربارەی کۆمەڵگەی کوردی زیاتر نووسیانە. پێمە بێ ساڵ پاریش خۆت ئاماژەت پێکرد کە یەکەم جار زانکۆی هەڵەبجە بەم بابەتە هەستاوە و دواتر ئەوە هەوێنی ئەم سمپۆزیۆمەی ئەم ساڵیش بۆ ساڵی ئایندە پلانتان چێ بێ گۆڕانکاریەکان یەکی لە ئامانجەکانی ئەم سیمپۆزمە ئەوە بوو ئێمە چۆن بتوانین بەرنامەیەکیان چۆن توانین پرۆژەیەک هەمان هەبێت ئەو دۆکۆمنتانە بێنین پێشکەش بە توێژەرانی هەرێمی کوردستانیکردن خاڵە لە خاڵەکانی شەوەیە ئێمە ساڵ ئەو کۆنفرانسەمان ئەنجامداوە لە چوارچێوە بەرنامەی بەڕێوەبەرانی سەرۆکایەتی زانکۆ سەرۆکی زانکۆی هەڵەبجە و ئەم ستافی ئێستا زانکۆ هەڵەبجە بەڕێوەبات ئەوەیە کە ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیانە بەردەوام بێت لەسەر بەتایبەتی لە بەڵگەنامە بیانیەکاندا. بەڵێ ئەو کەسانی کە بابەتەکانە نووسن یاخود کە پانێڵەکانیان هەیە لەسەر با بڵێن لەسەر دۆزی کورد ئەبێ با بڵێن ئەوروپی بن یاخود ئاسایی ئەگەر توێژەرێکی کوردیش تایدا بەشدار بێت. زۆر ئاسایە توێژەی کوردیش دەتوانێت بەردەوام بێت گرنگەوەیە کەسی پسپۆر بێت لە بابەتەکە بتوانێت بنووسێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز دکتۆر هێرش حەمە ئەمین بەڕێوەبەری سنتەری توێژینەوەی زانستی زانکۆی هەڵەبجە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ سپاس بۆ کورسات هەمیشە لەگەڵمان بووە لە چالاکیەکانی زانکۆی هەڵەبجە دووبارە سپاس بۆ.